سەرباری پەرستانیزم و زۆڵی داعش لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک بۆ شایەمنیەکان لەو ناوچانە پڕ نەکراونەتەوە. ئەمریکا بشکشێتەوە یان نەکشێتەوە. وەستا ڕەسوول ئەندامی سەرکردایەتی یەکێتی دەڵێت بۆ شایەمنیەکان تاکلایەنە پڕ ناکرێنەوە و هەرکی هەرێم و بەغدایە هەنگاوی کردداری بنێن بۆ پڕکردنەوەی بۆ شایەمنیەکان لە دەوروبەری کەرکووک. ئێستا لە جنوبی کەرکووک لە ڕۆژ ئاوای کەرکووک داعشم و جۆڵیان زۆرە، جارجار سەر شەکێشن بە دەوری ئەمدی منتیقەی ساڵەی شادێن بۆ پردێ و ئەوانە بەڕاستی ئەو مەفارزانەی داعش ئێستا بە شێوەی پارتیزانی بوون تا ئێستا، بەڵامی تر ئێستا ئینتلاقیان کردو هێزەکانیان زیاد کردووە لە منتیقەی حەویجە. ڕەنگە لە داهاتووی کە بتوانن دەست بەسەر هەندێک منتیقە بگرن لە سنووری حەمرین و حەویجە و ئەوانە بیکەنە لانکەی یەکجاری خۆیان. بۆیە مەترسی لەسەر کەرکووک هەیە و ئێمە فەرماندەکانی هێزی عێراقیشمان لەم بارەوە ئاگدار کردوتەوە، لەگەڵیان دانیشتوینە، خۆیان ئەڵێن ئێمە بەبێ هێز پێشمەرگی کوردستان لە داهاتووە ئاسان نییە بتوانین پاراستنی منتیقەی کەرکووک و دەوروبەریشی تا دووزیش تا دەگاتە خانەقین لەو بەریش تا دەگاتە شەنگار، ینی پێویستیان بە هێزی پێشمەرگی کوردستان هەیە. هیوا عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی شاشکرای دەکات جموجۆڵی داعش لە سنووری کەرکووک زیادی کردووە و هەنگاوەکانی هەرێم و بەغداش بۆ سارەسەری ئەو دۆخە لە ئاستی پێویستدانین. ناوچەکانی سنووری حەمرین هەنێ شوێنی حەوانۆیان هەیە، لە منطقەی قەرەسووق شوێنی حەوانۆیان هەیە، لەبەرەوە هەر کاتێک کە حەدەسەکان لە عێراق هەنگاوەنێن بۆ ئەوەی کەوا ئارامی هەبێت لە ناوچەکانە، ئەوان جارێکی تر لێرە لەوێ دەرەکەونەوە و بە شێوەیەکی جیاواز دەستەوە شوێنن. ئەگەر ئێستا سیر بکەین جوڵانەکانیان بە شێوەیەکە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی 2008 و 2007 ئەو کاتانە کە زۆر جار تەقینەوە ئەبوو، خەڵکیان اختیالە کرد، خەڵکیان اختتافە کرد، پارەیان ئەستاند. ئێستا تقریبان ئەو شێوە چالاکیانە بەکاردێنن، بەڵام بە ئاشکرا ئێستا لە باشووری کەرکووک لە مانانی پێشوو لایەنێ شوێنە بە شەیەکە دەیان کەسیان شەید کردووە لە هێزە ئەمنیەکان و بە تاکید ئەمە ئەبێ بە نەزەری ئەتیبار وەربگیرێ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە ئەڵێم هێزە ئەمنیەکان تێکڕای هێزە ئەمنیەکانی عێراق گرێتەوە بە هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە. بە پیاڵ سەنگانی شارەزایانی ئەمنی و سەربازیش لە نێوان پەرستانی جموجۆڵی داعش و هاوکات جێبەجێکردنی بڕیاری کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق بۆ شایەمنیەکان لە ناوچە جێناکۆکان زیاتر دەبێ و هەرکی هەرێم و بەغدایە پەلە بکەن لە دروستکردنی ئەو دوو لیوایەی کە بۆ پاراستنی ناوچە جێناکۆکان بڕیاریان لەبارەوە دراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.